لە ترۆپکی ناوبانگەوە بۆ ئالوودەبوون و دواتر گەڕانەوە بۆ لووتکە. ڤاندام ئەو پیاوەی کە هەرگیز کۆڵ نادات. ڤاندام لە ساڵی 1960 لە بەلجیکا لەدایک بووە. هەر لە تەمەنی 11 ساڵیەوە بەشداری لە خولی فێربوونی کاراتی کردووە و لەو سەردەمەدا منداڵێکی لاواز بووە و کەس پێشبینی ئەوەی نەکردووە کە ڕۆژێک دەبێتە پاڵەوانی هونەری شەڕکردن. لە ماوەی ژیانیدا لە چەندین پاڵەوانێتی و پێشبڕکیەکاندا بەشداری کردووە. دواتر یانەیەکی وەرزشی لە برۆکسێڵ دەکاتەوە و لە هەمان کاتیشدا وەک پاسەوانێک لە یانەی شەوانەشکاری کردووە. بەڵام هەموو خولیاکانی لەوەدا کۆ کردبوونەوە کە دەبێتە ئەستێرەیەکی بەناوبانگی سینەمایی. بەو شێوەیە لە دوای ماوەیەکی کەم لە هەوڵدان بۆ ئەوەی بەشدار بێت لە فیلمەکانی جیهانی هونەری شەڕکردن لە هۆنگ کۆنگ هەوڵ دەدات، بەڵام دواتر دەوەستێت. دواتر لە سەرەتای هەشتاکاندا لەگەڵ هاوڕێ مەغریبیەکەی بەناوی محەممەد قەیسی بڕیاریاندا کە بچنە لۆس ئەنجلس و ئەوڵی ناوبانگ و بوون بە ئەستێرەی هۆلیوود لەوێ بدەن. ڤاندام لە سەرەتای کارکردنی وەک ئەکتەر چەند ڕۆڵێکی لاوەکیان لە هەندێک لە فیلمەکاندا پێبەخشی. لە هەمان کاتیشدا وەک شۆفێری تاکسی و گارسۆن کاری دەکرد. لەو ماوەیەدا بەهۆی هەندێک لە جوڵە سەرسوڕهێنەرەکانی توانی سەرنجی دەرهێنەرەکان بەلای خۆیدا ڕابکێشێ و بەو شێوەیەش توانی لە ساڵی 1986 لە فیلمی No Retreat No Surrender ڕۆڵ ببینێت. دواتر لە فیلمێکی دیکەدا بە ناوی بڵەد سپۆرت ڕۆڵی پاڵەوانی فیلمەکە دەبینێت. لە دوای بەشداریکردنی لە کۆمەڵێک فیلم و سەرکەوتنەکانی ڤاندام لە چەند فیلمێکدا نەیتوانی بەو شێوەیەی سەرەتا سەرکەوتوو بێت. ڤاندام بەوەی ئالوودەبوونی بە مادە هۆشبەرەکانەوە بۆ ماوەیەک لە جیهان و شاشەکان دوور دەکەوێتەوە و لە ساڵی 1999 بە تاوانی شۆفێریکردن لە کاتی بەکارهێنانی مادە کحولیەکان دەستگیر کرا و ئالوودەبوونی هێندە زۆر بوو کە کاریگەریەکی تەواوی لەسەر ئەو چالاکی و جوڵانە هەبوو کە هەموو هەوادارەکانی لە کۆندا پێی ئاشنا بوون. بەڵام دواتر توانی بەسەر ئەم دۆخە سەر بکەوێ و بۆ جارێکی تر بگەڕێتەوە ناو پێشبڕکیەکانی و بەردەوام بێت لە درەوشانەوە لە ناو دنیای سینەمادا. تاکو ئێستاش ڤاندام خاوەنی هەوادارێکی زۆرە و بەردەوامە لە هەوڵەکانی بۆ گەیشتن بە بەرزترین ئاستەکانی نواندن لە کارەکەی خۆیدا.